gemina ya. Bakın satın alıyor. Bu kesin alıyor.
کێشەشی بەنایخوا گەورە میێرەوان خۆی پێمان خۆش بیان ناخۆش بی ئەو ڕوودا بە ئێمە ببینەوە نەماتوانین سێ خاڵیارەکە بەدەست بین ناو یاریگای خۆمان ئێمە یاریمان لەگەتی پێکەوەیەکێک بوو لە تیپارە باشەکانی کوردستان کە دو ساڵە خاوەن نازناوە نازناوی بەدەست کۆمەڵێک یاریزانی باشی هەیە خصوصیتێکی خۆی هەیە کە پێشمەرگە ڕادیاری دەکەم وەکو بڵێ دێربی مەسیفا دەتوان بڵێم ئێمە فرسێ گۆڵمان زیاتر هەبوو کە بینەر بوون لە شۆتی یەکەم دەبا بەلایکەمی گۆڵێک دوو گۆڵ بکەین لە شۆتی دومیش فرسەکەی ینی 100% فرسەی لەگەڵ گۆڵ ڕابەر نەیتوانی گۆڵکە بەس خاڵێکیش خراپنی لەگەڵ پێشمەرگە ئینشاڵڵا دوو یاری ماوە بتوانین ینی لە یاریەکان باشتر دەکەین گۆڵ بکەین ئێمە بە یاریکردن باش یاری دەکەین بەس ناتوانین گۆڵ بکەین ئینشاڵڵا دوو یاری ما ئەو کێشەش چارەسەر بکەین ئەگە قسمت بێتن ئێمە سەر دەکەین لەگەڵ ئەو سێتی پە دەبین ئەگە قسمەتی ئێمەش نەبێتن لە قۆناغی دوم ئارارات جیاواز بوو لەگەڵ قۆناغی یەکەم زۆر هەموو تیپێک لەگە ئێمە یاریەکە زۆر بە زەحمەت دەباتەوە دەستخۆشی لە هەردوو تیپ دەکەم ئینشاڵڵا یاریەکانی داهاتوو بتوانین سێ خاڵیارێکە بەدەست بێنین گەمەکە زۆر گەمەکی هێمن بوو یعنی یەک بوو لە گەمە بابرێن زیاتر تۆپ لە ناوی ڕاستی مەلعەب بوو هەرچەندە هەردوو فەریق لە سەفەر هات بوون و وەختی گەمەکە زۆر نزیک بوو هەستم کرد لە ڕووی بەدەنیوە هەردوو فەریق ئەو قابلیەتیان نەبوو چ لە ڕووی واجباتی تەکتیکی یان چ لە ڕووی دیفاعی لە هجومیەوە هەستم بەکرد هەردوو فەریق بەدەنیان باش نین بەڵام ئەوە شتێکی سروشتیە خاڵێک تقریبا لە دەروی مەلعەبی خۆت هەتا حەدێکی زۆر مقنعین پێ دەکرا بیزەقەی ئاخری خاستن کە بەدەنیان فەریقی ئارات زۆر هاتە خوارێ دەکرا شتێکمان کردبا هەرچەندە هەزمەی شەرمنمان هەبوو بەڵام بە شێوەیەکی گشتی تۆپانەکە عادل بوو